بەڕێسڵاوتانێ بە دیارە سەرکاتی پەرلەمانی کوردستان ڕەزامەندی داوە بە لادانی پارێزبەندی لەسەر ژمارەی لە پەرلەمانتاران لە پەرلەمانی کوردستان لە نێواندا کە سێ پەرلەمانتار تا ئێستا ناویان هاتووە کە دەمان محەممەد و هەروەها عەلی حەمەد ساڵح لە فراکسیۆنی گۆڕان و پەرلەمانتارێک بەمن کاک عەبدوڵاش لە فراکسیۆنی پارتی کە سەرکاتی پەرلەمان ڕەزامەندی لەسەرداون من کاکدابان لێرە ئێستا دەوێت بۆ میدیاکان قسە بکات لەسەر ئەو پارێزبەندەی کە لەسەری لادراوە. طبعا بەناوی خوای گەورە هەڵگرتنی پارێزبەندی ئێمە لەسەر مەسەلەی ئاشکراکردنی قاچاقی خاڵە سنووریەکان لەسەر مەسەلەی گەندەڵی لەسەر مەسەلەی کاری نایاسایی لە خاڵە سنووریەکان ئەو پەڕیجەی شانازیە. ئێمە لە ماوەی ڕابردووە کارێمی کوردستان تووشی ئەم قەیرانە بوو، داهاتی ناوخۆوە داهاتی خاڵە سنووریەکان سەرچاوەیەکی گەورەی دارایی وەزارەتی دارایی بووە بۆ موچەخۆران، بەڵام بەداخەوە کاری نایاسایی کاری قاچاقی سنوورەکان و کاری بەشێک لە کۆمپانیەکان لە خاڵە سنووریەکان هۆکار بوون بۆ ئەوەی کە ئەم داهاتەی خاڵە سنووریەکان بە ڕێژەیەکی بەرچاو دابەزێەوە. حکوومەتی هەرێمی کوردستان تەنانەت جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆبوونەوە لەگەڵ لیژنەی سامانە سروشتیەکان و دارایی ئاماژەبەوەکە ناتوان سی ڕۆژارێ موچەی فەرمانبەران بدەن. هیچ کەسێک نکۆڵی لە کاری قاچاقی خاڵە سنووریەکان ناکە لە سەرۆکی حکوومەتەوە بۆ جێگری سەرۆکی حکوومەت بۆ بەڕێوەبەری گشتی گومرگی هەرێم بۆ بەڕێوەبەری دیوان لە وەزارەتی دارایی بۆ بەڕێوەبەری گومرگ و دەواازەکان لە خاڵە سنووریەکان بۆ سەرکردایەتی یەکێتی بۆ هاوسەرۆکانی یەکێتی و بۆ زۆر خەڵکی تر هەمویان ئاعترافیان بەوە کردووە دانیان بەوە ناوە بەڵێ گروپی مافیایی هەیە و کۆمەڵێک گروپەیە کە کاری قاچاقیەکەن و کاری نایاسایی لە خاڵە سنووریەکان ئاکەن و ئێمە لە ماوەی ڕابردووە ئەم کەیسەماندا بە داواکاری گشتی و هیوادار بووین داواکاری گشتی دەست پێشخەر بێت لەوەی کە ئیجرات لەسەر ئەم پرسە بکە و لە ئێستاە کە ئێمە پارێزبەندیمان لەسەر هەڵگیراوە ئەچینە بەردەم دادگا، یعنی هەموو بەڵگە و هەموو دۆکۆمنتەکان ئەخەینە ڕوو و زۆر شتی نەوتراو هەیە و کۆمەڵێک